بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن والاه. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقهوا قولي. سورة القارعة بمعنى قارعة يعني وداوة داصلة نركا كيك ناوكاني قيامت بەڵام بۆچی بەو ناوەی ناوندراوە؟ چونکە هەر کارە ساتێکی قیامەت هێندە سامناک و ترسناکە دڵی ئینسان ڕادەسڵەکێنێ. جا سوورەتی قارعە شەر لە مەکەی هاتووتە خوارێ و باسەکانی باسی قیامەتن و پاشان سەرنجامی ئینسانەکان لە ڕۆژی قیامەتێدا. دەفەرمێ ئەلقارعە ڕۆژە داسەڵەکێنەرەکە یان ڕۆژی دوایی کە ڕۆژێکە دڵی ئینسان و ڕوحی ئینسان دادەسڵەکێنێت و دەیترسێنێ. مەلقارعە ڕۆژە داسەڵەکێنەرەکە ڕووداوە داسەڵەکێنەرەکە چییە؟ دیسان خوا دەفەرمێ وەما ئەدراکە تۆ چوزانی یعنی تۆش نازانی ئەی محەممەد صلی الله عليه وسلم مەلقارعە ڕۆژە داسەڵەکێنەرەکە چییە و هەروەها ترسەکەی و مەترسیەکەی و ئەندازەی ترسان لێی سامناکیەکەی و وەک دەڵێ مەترسیداریەکەی چەندە گەورەیە. القارعە ڕۆژە داسەڵەکێنەرەکە یان ڕۆژی دوایی. مەلقارعە ڕۆژە داسەڵەکێنەرەکە و ڕۆژی دوایی چییە؟ وەما ئەدراکە تۆ چوزانی یعنی تۆش نازانی ئەی محەممەد صلی الله عليه وسلم مەلقارعە ڕۆژە داسەڵەکێنەرەکە چەندە سامناک و ترسناک. خوا بۆ خۆی وەسفی دەکات دەفەرمێ یەومە لەو ڕۆژەدا يكون الناس دبن خلقي كالفراش المبثوث وكو فبولي فرش بلا. لو رجدا يكون الناس خلقي دبنا تي لا سر لشواوي وسر قرداني دا وكو فبولي فرش بلا يعني لديجا خواد ليرا خواهي قورة تشبيه إنسان كان كردو لكاتي زيندو بونو با فبولا لە شوێنێکی کە خوای گەورە تەشبیهیان دەکات بە کلۆ. جا لە چیدا وەکو پەپولەی وانە؟ لە سەرگەردانیدا. پەپولە کە هەڵدەستن لە شوێنی خۆیان تێک هەڵدەبن دەجوڵێن بەڵام کەسیان ئیتیجاهی یەکێکی دیکە نازانێ هەر تێک هەڵدەپڕژێن. ئەی لە چیدا وەکو کلۆی وانە؟ لە زۆریدا. کلۆ کە لە شوێنێک کلۆ دێک ژمارەیان هێندە زۆرە بەسەر یەکتردا کەڵەکە دەبن. جا ئینسان کە زیندوو دەبێتەوە وەکو پەپولە و وەکو کلۆی وایە. بەڵام لێرە دەفەرمێ یەومە لەو ڕۆژەدا یەکون الناس دەبن خەڵکی کەلفەراش المەبثوث وەک پەپولەی پەرشوبڵاو سەرگەردان و سەر لێ شێواو دەبن. وتەکون الجیبال و دەبن شاخەکان بەچی؟ بە کەلعیهن المەنفوش وەکو خوری شانەکراو. شاخ بەو هەموو قایمی و پتەویەی کە هەیەی وەکو خوریەکی لێدێ کە شانە کرابێ. خوری بۆ خۆی مۆکانی بەیەکەوەنە بەڵام ئەگە شانەت کرد دا و داوڕادەوەستێ فێکی پێداکە بە هەوایدا دەڕوا. ئەو شاخانە بەو زەخمی و قورسی و هێزەی کە تەیاندایە بەرگەی قیامەت ناگرن. ئەی مرۆڤ بەو گۆشت و خوێنە بەو ئێسقانە لاوازانە چۆن بەرگەی دەگرێت؟ وتەکون الجیبال و شاخەکان دەبن کەلعیهن المەنفوش وەکو خوری شانەکرا. جا خەڵک دەبێتە دوو بەش. فەئەما من ثەقولەت مەوازینه ئەو کەسەی فەئەما بەڵام من ئەو کەسەیە ئەو کەسانەی ثەقولەت قورس دەبێ مەوازینه تای تەرازووی چاکەکانی کە چاکەی ئینسانی فەرمودەی لەسەرە دەفەرمون لە شکڵی شتێکی جواندا خوای گەورە شکڵیان بۆ دروست دەکات. شکڵێکی جوان دەهێنرێن لەناو تەرازووی قیامەت کە تەرازوو یەکێکە لە ڕووداوەکانی قیامەت و حەقا کردەوە چاکەکانی دەخرێن ناوێ. جا فەئەما من بەڵام هەر کەسێک ثەقولەت مەوازینه قورس بوو تەرازووی چاکەکانی زیاتر بوون لە خراپەکانی فەهوە ئەو کەسە فی عیشەتین ڕاضیە لە ژیانێکدایە کە لێ ڕازیە. جا لێرە دەفەرمون شتێکی مەحذوف هەیە دەفەرمون هەر کەسێک قورس بێت تای تەرازوەکانی جێگا و شوێنی مانەوەی کوێیە؟ بەهەشتا. ئەو جار فەهوە فی عیشەتین ڕاضیە و ئەو کەسە دەخرێتە ناو ژیانێک کە لە ژیانەکەی خۆی ڕازیە. باسی بەهەشت هیچی دیکە نەکرێ بەسێتی
لە بەهەشدا جێگا و شوێن و نیعمەتت بە ئەندازەیەک پێدەدرێن لێی ڕازی هیچ داواکاریەکت نییە. ئەگەر کۆتا کەسیش بووبی لەوانەی کە چوونەتە بەهەشتێ هەر لە بەشی خۆت ڕازی وە شتێک نامێنێتەوە لەوێ خەیاڵی بۆ بکەی و هیواەتی بۆ بخوازی. تەنها و تەنها لە بەهەشت خەیاڵات و هیواەتی ئینسانی تێر دەبن و تەواو دەبن. وأما من خفت بەڵام ئەو کەسەی کە خەفەت سووکە مەوازینه تای تەرازوەکانی کە تەرازووی کە کردەوەی خراپیش لە شکڵێکی ناشرین و شێوە ناشریندا دەخرێنە تای تەرازوەکەی. جا وأما من خفت بەڵام ئەو کەسەی کە سووکە تەرازوەکەی تەرازووی چاکەکانی کەمترن لە خراپەکان قورسترن لە چاکەکان ئەویان مەسیرەکەی چییە؟ فەئومه شوێنی حەوانەوەی شوێنی مانەوەی ئەوەی لە خۆی دەگرێت و باوەشی پێدا دەکات و دەیکوشێ بەخۆیەوە کوێیە؟ هاویە، جێگایەکی قوڵە. هاویە یەکێک لە ناوەکانی جەهەنەمێ بەڵام بە معنای قوڵ دێت چونکە جەهەنەمی بە لەسەر ڕابۆخوارە دەڕۆن. جا قوڵی بۆ خۆی هەر ناخۆشە ئەگەر هەرچیەکی لێبێ. وا شوێنی قوڵ ئەگەر لە دنیاشدا ئەگەر باخ و خۆشی لێبێ شوێنی قوڵ هەر خۆش نییە. ئەگەر ئەوەی لێرە باسکرا ئەوەی تێدا بێ قوڵ بێ و ئاواژ بێ فەئومه شوێنەکەی جێگایەکەی ئەوەی کە تێیدا دەمێنێت